بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە سڵاوتان لەبێت. هەروەک ئاگادارن ئەمڕۆ ڕێکەوتی 18 مارس بەرابەر لەگەڵ 28 ڕەشەمە ساڵڕۆژی سەرکەوتنی کۆمۆنی پاریس یەکەمین شۆڕشی کرێکاری جیهانە. ئێمەش بم بۆ نەوتارێکی ڤلادیمیر ئیلیچ لەنین پێشکەشتان دەکەین لەژێر ناوی یادی سەرکەوتنی کۆمۆن. پرۆلیتاریای فەڕەنسا بە شێوەی سنەتی لە ڕێگەی خۆپیشاندان و کۆبوونەوە یادی پیاوانی شۆڕشی 18 مارسی 1871 ڕێز لە دەگرێت و لە کۆتایی مانگی مەیشدا چەپکە گوڵی خۆشەویستی دەخاتە سەر گڵکۆی ئەو گیانبەخت کردوانەدا و پەیمان نوێ دەکاتەوە هەتا سەرکەوتنی یەکجاری ئامانجەکانی ئەوان و وەدیهاتنی تەواوی ڕاستپاردەکانیان بۆ ساتێکیش ئۆخرە نەگرن و درێژە بە خەبات بدەن. ڕاستی بەچ بۆنەیەکەوە کە نەتەنیا پرۆلیتاریای فەڕەنسا بەڵکو و پرۆلیتاریای سەرتاسەری جیهان بە یادکردنەوە لە کۆمۆنی پاریس ڕێز لە پێشەنگەکانی خۆی دەگرێت و میراتی کۆمۆنی پاریس لە چی پێکاتوە؟ کۆمۆن دیاردەیەکی خۆڕس بوو و هیچ کەس و شیارانە و بەپێی نەخشەی پێشوو ئامادەکاری بۆ نەکردبوو. شکست لە جەنگ دژ بە ئەڵمانیا نەهامەتیەکانی ڕۆژانی گەماڕۆی پاریس پەرەسەندنی بێکاری لە نێو پرۆلیتاریا و لێکترازانی وردە بورژوازی تووڕەیی جماوەری بەرامبەر بە چینەکانی باڵادەستی کۆمەڵ و کاربەدەستانی حکوومەتی کە بێکفایەتی تەواوی خۆیان سەلمان بوو هەڵچوون بە شوێنەی لە نێوڕیزی چینی کرێکار کە لە بارودۆخی خۆیان ناڕازی بوون و بە دوای سیستمێکی نوێی کۆمەڵایەتی دیکەدا دەگەڕان پێکهاتەی کۆنەپەرستانەی پەرلەمانی نەتەوەیی کە ببووە هۆی پەرەسەندنی نیگەرانی بەرامبەر بە چارەنووسی جمهوری هەمووی ئەمانە و زۆر شتی دیکە دەستیان بەدەستیەکەوە بۆ ئەوەی کە خەڵکی پاریس بۆ شۆڕشی 18 مارس هام بدەن شۆڕشێک کە هێزی خۆی بە شێوەیەکی چاوەڕوان نەکراو بە دەستی گاردی نەتەوەیی وردە و بورژوایی کە بە ڕیزی چینی کرێکار پەیوەست بوو و سپارت. ئەوە ڕووداوێک بوو کە تا ئەو کاتە لە مێژوودا ڕووی نەدابوو تا ئەو کاتە دەسەڵات بەدەست خاوەنانی زەوی و سەرمایەداران واتە لە دەستی کەسانی جێگەی متمانەی ئەواندا بوو کە حکوومەتیان پێکدێنە. بەڵام پاش 18 مارس کاتێک دەوڵەتی تێر گێڕای هێزەکانی سەربازی و پۆلیس و فەرمانبەرانی دەوڵەتی لە پاریس هەڵاتن خەڵک بەسەر بارودۆخەکەدا زاڵ بوون و دەسەڵاتیان بەدەستەوە گرت. هەڵبەت لە کۆمۆنی مۆدێرنەدا پۆلیتاریایەکە لە بواری ئابوووریەوە لەژێر کۆتوبەندی سەرمایەدا بوو نەیدەتوانی بەبێ پشڕانی زنجیرەکانی کۆیلەتی کە بە سەرمایەوە گرەی خوار بوو حکوومەت بکات و هەر بەم هۆیشەوە دەبوایە ئاراستەی بزوتنەوەی کۆمۆن بە شێوەیەکی چارە هەڵنەگەر ڕەنگی سوسیالیستی بەخۆیەوە بگرتایە بەواتایە کە دەبواە دەستی بکرد بە هەوڵدان بۆ تێگڕوخانی حکوومەتی بورژوایی و دەسەڵاتی سەرمایە و بەردی بناغەیەک سیستمی کۆمەڵایەتی ئێستای لەنێو بردایە. ئەو بزوتنەوەیە لە سەرەتادا بە تەواوی جۆراوجۆر و نادیار بوو و ژمارەیەک دەمارگرژانی نیشتمانیش بەو هیوایی کا کۆمۆن جەنگ لە دژی ئەڵمانیا سەر لەنوێ دەست پێ دەکاتەوە و بەرەو کۆتاییەکی باش بیبات پێی پێوەست بوون. بزوتنەوەی کۆمۆن لەلایەن کاسبکارانی وردەوە پشتیوانی لێکرا. ئەوانە ئەگەر سفتەکانیان بەتاڵ نەدەبووە کرێباییەکانیان نەدەبەخشرا بارودۆخیان لە مەترسیدا بوو واتە دەوڵەتی بورژوایی بڕیاری نەبوو کە سفتەکان بەتاڵ بکاتەوە و کرێبایی ببەخشێت. بەڵام کۆمۆن بە پێچەوانەوە ئەو کاری کرد. وا سەرنجام لە سەرەتای کاردا بەشێک لە کۆماری خوازانی بورژوا کە دەترسان نەکا پارلەمانی نەتەوەیی کۆنەپەرستی واتە جوجە یۆنکەرەکان و خاوەنانی توندوتیش جارێکی دیکە ڕژیمی پاشایەتی بێننەوە سەرکار بەرامبەر بە کۆمۆن سەمپاتیان لە خۆیان نیشاندا. هەڵبەت ئاسایی بوو دەوری سەرەکی لەو بزوتنەوەیدا کرێکاران گێڕیان بە تایبەتی کرێکارانی پیشەسازی کە لە ساڵانی دوای ئیمپراتوری دووەمدا پرۆپاگەندەیەکی سوسیالیستی کاریگەری لە نوێیاندا بەڕێوە چوو بوو بە شێوەیەک کە تەنانەت ژمارەیەکیان ئەندامی ئەنتەرناسیۆناڵ بوون. تەنیا کرێکاران بوون کە تا دوایین هەناسایان بە کۆمۆن وەفادارمانەوە. کۆماری خوازانی بورژوا وردە بورژوا بە خێرایی لەیدابڕان. هێندێک کەس لە تایبەتمەندی شۆڕشگێڕانەی سوسیالیستی پرۆلیتەری ئەو بزوتنەوەیە ترسا بوون و کەسانێکی دیکەش کە دەیاندید بزوتنەوە مەحکومە بە شکستێکی قابلی پێشگرتن خۆیان کشاندەوە. تەنیا پرۆلیتاریای فەڕەنسا بوو کە بەبێ ترس و ڕاڕایی و بە شێوەیەکی ماندووی نەناسانە پشتیوانی لە حکوومەتی خۆی کرد.
تەنیا ئەوان بوون کە لە پێناوی ئامانجەکانیاندا خەباتیان کرد و گیانیان بەخت کرد واتە لە ڕێگای ڕزگاری چینی کرێکار و بۆ داهاتوویەکی باشتر بۆ گەشت زەحمەت کێشان. کۆمۆنی پاریس کە لەلایەن هاوپەیمانانی دوێنێ خۆیەوە بە تاق و تەنیا کەوت بوو و لەلایەن هیچ کەسەوە پشتیوانی لێ نەدەکرا بە شێوەیەکی چارە هەڵنەگەر مەحکوم بە شکست بوو. سەرجەم بورژوازی فەڕەنسا، تەواوی مالکەکان، بورسبازەکان، خاوەن کارخانەکان، تەواوی دەستگاکانی گەورە و بچووک و بەگشتی تەواوی چەوسێنەران لە دژی ئەو یەکیانگر بوو. ئەو هاوپەیمانیەی بورژوازی کە لەلایەن بیسمارکەوە پشتیوانی لێ دەکرا چونکە بیسمارکە بۆ سەرکوتکردنی شۆڕشی پاریس 100,000 سەربازی فەڕەنسی کە بە دیلی ئاڵمانیا بوون ئازاد کرد. توانی کە جوتیاران و وردە بورژواکانی نەزانی و وەلایەتەکان لە دژی پرۆلیتاریای پاریس هەڵخێنێت و نیوەی پاریس بخاتە نێو ئەڵقەی گەماڕۆی خۆیەوە واتە لە نیوەی دیکەدا هێزەکانی ئەڵمانیا مۆڵدراوە. لە چەندین شاری گەورەی فەڕەنسا واتە مارسەی، لیۆن، سەنت ئاتین، دیژۆن و هێندێکی دیکە کرێکاران هەر بەم شێوەیە بۆ بەدەستەوەگرتنی دەسەڵات کۆمۆنی خۆیان پێکهێنا بۆ یارمەتیکردن بە پاریس هەوڵیاندا. بەڵام ئەم هەوڵانە بە خێرایی بێئاکەمایەوە. بەم شێوەیە پاریس کە سەرەتای ئاڵای شۆڕشی پرۆلیتێری هەڵکرد بوو ناچار بوو کە لەسەر پێی خۆی ڕابوەستێت، هەر بۆیە بە داڕمانی حتمی مەحکوم بوو. شۆڕشی سەرکەوتووی کۆمەڵایەتی لانیکەم پێویستی بە دوو پێشمەرجەیە. یەکەم تەکاملی هێزەکانی وەبەرهێنەر دەبێ بە ئاستێکی بەرز گەیشت بێت و دووهەم پرۆلیتاریا دەبێ لە بواری ڕێکخراوەیی و زەینیەوە وەرگێڕ ئامادە بوو بێت. بەڵام لە ساڵی 1970 ئەو دوو پێشمەرجە بوونی نەبوو. سەرمایه‌داری فەڕەنسا هێشتا گەشەیەکی کەمی کردبوو و فەڕەنسا لەو کاتەدا وڵاتێکی وردە بورژوایی بوو واتە مەڵبەندی سەنعەتکاران، جوتیاران و وردەفرۆشەکان و هیتر. لەلایەکی دیکەوە حیزبێکی کرێکاری بوونی نەبوو، ئامادەی و فێرکاری درێژماوەی چینی کرێکار کە بەگشتی هێشتا وێنایەکی ڕوونیان لە ئەرکەکانی خۆیان و ڕێگاچارەکانیان نەبوو بوونی نەبوو. نەڕێکخراوێکی جددی سیاسی پرۆلەتێری لە ئارادا بوو و نەیەکێتیە کرێکاریەکان و ڕێکخراوەکانی تەعاونی بەرین. هەڵبەت شتێک کە زیاتر لە هەموو شتێک کۆمۆن بەدەستیەوە دەیناڵان دەرفەتی پێویست بۆ تێرامان و قوڵبوونەوە لەسەر کارەکانی خۆی و پرژانە سەروەدی هاتنی بەرنامەکانی بوو. کۆمۆن بە زەحمەت دەست بەکار بوو دەوڵەتی جێگر لە ڤێرسای بە پشتیوانی گشت بورژوازی ئەمەلیاتی سەربازی لە دژی پاریسی دەست پێ کرد و کۆمۆن ناچار بوو کە لە پلەی یەکەمدا بەرگری لە خۆی بکات و تا کۆتایی کار 21 هەتا 28 مەی مەجای ئەوەی پەیدا نەکرد کە بە شێوەیەکی جدی بپڕژێتە سەر کارەکانی دیکە. لە هەمان کاتدا سەرڕای ئەو بارودۆخەنا لەبارە و سەرڕای کورتبوونی ماوەی تەمەنی کۆمۆن توانی کۆمەڵێک کار بکات کە ناوەڕۆکی ڕاستەقینە و ئامانجەکانی بەقەد پێویست ڕوون دەکاتەوە. کۆمۆن چەکدارکردنی جەماوەری خەڵکی بە جێگای سوپای دائیمی ئامرازی دەستی چینەکانی دەسەڵاتدار بۆ چەوسانەوەی چینی چەوسێنەردانە. کەنیسەی لە دەوڵەت جیاکردەوە و بودجەکانی ئاینی واتە مەعاشێک کە دەوڵەت دەیدا بە قەشەکان هەڵوەشاندەوە و تایبەتمەندی جیهانی بە فێرکردن و بارهێنانی خەڵکدا و لەم ڕێگەیەوە گورزێکی هەستیاری لەو ژاندارمنانەی کە ئابای قەشەکانیان کردبووە بەر وەشاند. کۆمۆن بەهۆی کەمبوونی کاتەوە نەیتوانی لە بوارەکانی کۆمەڵایەتیدا کارێکی زۆرتر بکات. بەڵام هەر ئەو ماوە کە مەشکەکردی بەڕوونی تایبەتمەندی وەکو حکوومەتێکی خەڵکی و حکوومەتی کرێکاری نیشاندا. کاری شەوانەی نانەوەخانەکانی هەڵوەشاندەوە، سیستمی تاوانەکانی پارە واتە ئەو بەتاڵبردنەی خەڵک کە ببوو بە یاسا هەڵوەشاندەوە و سەرنجام ئەو پەسەندکراوە بەناوبانگەی دەرکرد کە تەواوی کارخانەکان، کارگاکان و ئەو دامەزراوانەی کە خاوەنی پێشویان بە گیان هێشتبوو یان داخرابوون بە ڕێکخراوەکانی تەعاونی سپارت بۆ ئەوەی سەر لە نوێ کاری بەرهەمهێنان بخەنەوەگەڕ. لە هەمان کاتدا کۆمۆن بۆ ئەوەی کە تایبەتمەندی خۆی بگەێنێتە ئاستی حکوومەتێکی بەڕاستی دموکراتیک و پرۆلتەری سەقامگیر بڕیاریدا کە مەعاشی هیچ کام لە فەرمانبەرانی ئیداری و دەوڵەتی نابێت زیاتر لە حەقدەستی ئاسایی کرێکاران بێت و بە هیچ شێوەیەک و لە ژێر هیچ ناوێکدا زیاتر لە 6,000 فرانک بەکار بەدەستانی نەدا واتە کەمتر لە 200 ڕۆبل لە مانگدا.
تەواوی ئەو کردەوانە بەقەت پێویست باس لەوە دەکەن کە کۆمۆن بۆ جیهانی کۆن کە لەسەر بناغی چەوسانەوە دامەزرا بوو مەترسەیەکی کوشندەیە. بەم هۆیەوە کۆمەڵی سەرمایهداری تا کاتێک کە ئاڵای پەرۆلیتاریا لە بەرزایەکانی شاری پاریسەوە دەشەکەیەوە خەوێکی خۆشی نەبوو وە کاتێک کە سەرنجام هێزی سەرکوتگەری دەوڵەتی توانی بەسەر هێزی شۆڕشدا کە ڕێخستنی باشی نەبوو زاڵ بێت ژەنەراڵەکانی بناپارتی کە لە بەرامبەر ئەڵمانیادا بە چۆکدا هاتبوون و تەنیا لە بەرامبەر هاوڵاتیانی دۆڕاوی خۆیان دەنگیان بەرز دەکردەوە کوشت و کوشتارێکیان خستەڕێ کە تا ئەو کاتە پاریس هەرگیز کوشتاری وای بەخۆیەوە نەدی. نزیکەی 30,000 پاریسی بەدەستی سربازانێک کە وەکو ئاژەڵی برسیان لات بوو کوژراون و نزیکەی 40,000 کەسیش دەست بەسەرکران کە ژمارەیەکی زۆریان دواتر ئەدام کران. هەزاران کەس کەوتنە زیندانەکانەوە یان بۆ تاراوگە دوورخرانەوە و پاریس سەرجەم نزیکەی 100,000 کەس لە منداڵانی خۆی لەدەستدا و لەوانە باشترین کرێکاران لە گەشت پیشەکە. بورژوازی خۆشحاڵ بوو وا ڕێبەرەکەی خوێڕیەکی خوێنمەژ واتە تیەر پاش کۆمەڵکوژی خەڵک کە بەدەستی ژنراڵەکانی ڕایگەیاند کە ئێستا بۆ ماوەیەکی زۆر لە دەستی سۆسیالیزم ڕزگارمان بووە بەڵام ئەو دروشمە بێشەرمانەی بورژوازی بێبنەما بوو. ئێستا 6 ساڵ بەسەر سەرکوتی کۆمۆندا تێپەڕی بوو و هێشتا ژمارەیەکی زۆر لە تێکۆشەران لە زیندانەکان و تاراوگەدا بەسەریان دەبرد کە بزوتنەوەی نوێی کرێکاری لە فەڕەنسا سەری هەڵدا. نەوەیەکی نوێی سۆسیالیست کە لە ئەزمموی پێشینەکانی خۆیان دەرسیان وەرگرت بوو بەڵام بە هیچ شێوەیەک لەو شکستە تووشی ترس و ڕەڕایی نەبوون. ئاڵایەکە لە دەستی تێکۆشەرانی کۆمۆن دەریان کێشا بوو بەدەستیانەوە گرت و لەژێر دروشمی بژی شۆڕشی کۆمەڵایەتی و بژی کۆمۆندا بۆ وێرانە و ماندووی نەناسانە بەرەو پێشەوە شەکاندیانەوە. دیسانەوە چەند ساڵ دوای ئەوە حیزبێکی کرێکاری نوێ و ئاژیتاسیۆنی کە لەلایەن ئەو حرەکەتەوە پەرەی پێدرا بوو چینی دەسەڵاتداری فەڕەنسای ناچار کرد کە ئەو ژمارەیە لە ئەندامی کۆمۆن کە هێشتا لە زیندانەکاندا بەسەر دەبن ئازاد بکات. نەتەنیا کرێکارانی فەڕەنسا بەڵکو و پەرۆلیتاریای تەواوی جیهان یادی خەباتکارانی کۆمۆن ڕێز لێ دەکرن چونکە کۆمۆن بۆ ئەرکێکی نەتەوەی خەباتی نەدەکرد بەڵکو بۆ ئازادی گژ مرۆڤەکانی زەحمەتکێش و تەواوی شەوساوەکان و بێبەشان خەباتی دەکرد. لە هەر کوێیەکدا کە پەرۆلیتاریا ئازار دەکێشێت و خەبات دەکات وەکو پێشەنگێکی شۆڕشی کۆمەڵایەتی چاولا کۆمۆنی پاریس دەکرێت. وێنای ژیان و مەرگی کۆمۆن ئاسۆی دەوڵەتی کرێکاری کە لە یەکێک لە پایتەختەکانی جیهان دەسەڵاتی بەدەستەوە گرت و زیاتر لە 2 مانگ پارەستی چارەنووسی خەباتکارانی ئازا و بوێری پرۆلیتاریا و نەهامەتیەکانی دووشکەستێنانی هەموو ئەوانە جەسارەتی بە ملیۆن کرێکاری بردەسەرەوە هیواکانیانی زیندوو کردەوە و بووە هۆی ڕاکێشانیان بەرەو سۆسیالیزم. نرکەی تۆپەکانی پاریس دواکەوتوترین توێژەکانی پەرۆلیتاریاشی لە خەونی قوڵیان هەستاند و لە هەموو جێگایەک کە بواری بۆ توندکردنەوەی پرۆپاگەندەی شۆڕشگێڕانەی سۆسیالیستی ڕخسە. هەر بەم هۆیەوە کە کۆمۆن نەمردووە و تا بە ئەمڕۆ لە دڵی هەر کام لە ئێمەدا زیندوو ماوەتەوە. ئامانجی کۆمۆن شۆڕشی کۆمەڵایەتیە، ئامانجی ڕزگاری تەواوی سیاسی و ئابووری و زەحمەتکێشانە، ئەمری پرۆلیتاریای جیهانیە و بە واتایە کۆمۆن هەتا هەتاییە.
بەڵە بینێرانی خۆشەویست ئەوەی کە بینیتان وتارێکی لەنین بوو لە ژێرناوی یادی سەرکەوتنی کۆمۆن کا بە بۆنەی ساڵڕۆژی سەرکەوتنی کۆمۆنی پاریس یەکەمین شۆڕشی کرێکاری جیهان پێشکەش بێەوەی خۆشەویست کرات. هیوادارین بەدڵتان بوو بێت و کەڵکی پێویستیشتان لێوەرگرتوێت. کاتێکی خۆش.